قەیرانی دارایی و سوتەمەنی و شەڕی نێوان داعش و پێشمەرگە و گرفتی دواکەوتنی موچەی فەرمانبەران و کێشەی نێوان هەرێم و بەغداد بەتایبەت لەبارەی هەناردەکردنی نەوت و زیادکردنی نرخی بنزین لەسەر هاوڵاتیان لە دیارترین ئەو کێشە و قەیرانانن کە ماوەی چەند مانگێکە بەرەو کێرەمی کوردستانی گرتووەتەوە و تا ئێستاش بە چارەسەر نەکراوی ماوەتەوە. ئەمە شوای کردووە کە کاریگەری زۆر لەسەر ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان بەجێ بێڵێت و جموجوڵی ئابووری و بازاڕیش داهستێکی بەرچاو پەک بخات. لەگەڵ بەردەوامی ئەم قەیرانانەشدا حیزبەکانی بەشدار لە حکومەت تاکو ئێستا هەڵوێستێکی ڕوون و ئاشکرایان دەرنەبڕیوە بەتایبەت ئەو سێلایەنەی کە پێشتر وەک ئۆپۆزیسیۆن لەبارەی هەر گرفت و قەیرانێک بەدەیان بەیاننامە و ڕوونکردنەوەیان دەردەکرد. ئەوەی لە سەڵاتی لە توانای چاودێریکردنی پەرلەمانەوە بێ لەم دۆخەیە سادا ئێمە قسەمان کردووە و بەردەوامی شەبین لەسەر ئەمە، بەڵام ڕەنگە ئەو قۆناغی کە ئێستاکە ئەم حکومەتی بنکە فراوانە و ئەم گواستنەوە لەو قۆناغێکی ئۆپۆسیۆن بوونەوە بۆ بەشداریکردن لە دەسەڵاتە ئێستادا جۆرێک لە ینی نەتوانراوە مەسافەیەکی باش بدۆزرێتەوە لەوەی کە ئەو بۆشایی کە لە نەبوونی ئۆپۆسیۆن دروست بۆ پڕ بکرێتەوە. بەتەئکید بێدەنگ نەبووین، ینی ئێستاش بێدەنگ نەبووین، بەڵام جۆرێک لە ئەتوانم بڵێم لە ینی دەستەوەستانی هەم وەزارەتەکان و هەم پەرلەمان کە دەسەڵاتی جێبەجێکردن نییە لەوەیە کە قەیرانەکان ینی ئەوەندە قوڵ بۆتەوە بە تایبەتی کە بەشێکی پەیوەندی بە دەسەڵاتی ناوەندەوەی بە بەغداوە هەیە، ینی چارەسەرکردنەکەی قورس بووە. ئێمە نە لە ڕابردوو بێدەنگ بووین نە لە ئێستاشا بێدەنگین و ئێمە استراتیژی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ کاری پەرلەمانی و بۆ داکۆکیکردن لە مافەکانی خەڵک ڕوونە چ لە ڕابردووە چ لە ئێستاە ئەوەی کە پەیوەندی بە هەموو ئەو قەیرانانەوە هەیە ئێمە بەڕوونی قسەمان لەسەر کردووە. هەندێک لایەن احتیمال لە پێشتر کە لە معارەزە بوون کورسی معارەزە ڕق بۆ ئێستا کاتون کورسی حکوومەت کورسێکی نەرمە خیتابیان گۆڕا و خیتاب ئێمەی خیتابە و استراتیژی یەکێتی وایە کە پەرلەمان پێویستە پەرلەمان معارەزەی حکوومەت بێ، یعنی کە معارەزەتی بۆ ڕوخاندن نییە، معارەزەتی بۆ چاکردن پێویستە پەرلەمان ئەو ڕۆڵەی خۆی بگێڕێکە نای ڕۆڵی چاودێریکردنە. ئێمە لە فراکسیۆنی سەوز ئەم ڕۆڵەمان باش گێڕاوە تاکو ئێستا تەنانەت لە ناو پەرلەماندا و سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بە شێوازێک مامەڵەکە کە شێوازی دیفاعکردنە لە دەسەڵاتی جێبەجێکردن. ئێمە وەکو ئەندامانی پەرلەمانی کوردستان وەکو ئەندامێکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە هەموو کەس زیاتر لە ناو مەشاکلەکان نابن و لەگەڵ خەڵکو و لەگەڵ جەماوەری خۆمان نابن وەکو هەموو لایەن و ئەحزابەکانی تر بێگومان هەموو شتەکان ڕوبەڕووی پەرلەمان ئەبێتەوە کە هەموو کێشەکانی ژری پەرلەمان نییە عیلاجیکا، بەڵام لەگەڵ ئەوەشە ئێمە لەگەڵ کێشەکان و هەوڵمان داوە کێشەکان حەل بکەین لە ڕێگەی پەرلەمان. لەنێو ئەم قەیران و گرفتانەی کە هەرێمی کوردستان پێیدا تێپەڕ دەبێت تەنها یەک حزب وەک ئۆپۆزیسیۆن دەردەکەوێت کاویش بزوتنەوەی ئیسلامی کوردستانە و بە تەنها کورسێکی پەرلەمانەوە دەیەوێت چاودێری لایەنەکانی تر بکات، بەڵام تاکو ئێستا ئەم ئۆپۆزیسیۆنە وەک پێویست لەسەر قەیران و گرفتەکان نەهاتووەتە دەنگ. لە پێناوی یەکدەنگیە تا ڕادەیەکی زۆر توانیمانەدان بە خۆمانە بگرین و هانی هیچ کەس و ڕێکخراوێکی مەدەنی و ئەوانەمان نەداوە بۆ دژایەتیکردنی ئەمڕۆی حکوومەتی هەرێم و ئەو لایەنانەی کە لە حکوومەت بەشدارن. ئێمە بەشدار بین بەشدار نەبین بەرژەوەندی گشتی لە سەروی هەموو شتێکەوەی، بەڵام ئەوەش معنای بێدەنجی نییە لە ئاست ئەو کەم و کورتیانی کە لە کوردستان هەیە هەستی پێەکەین و قەنەعەتیشمان وایە کە بێ بە زووترین کات هەوڵی چارەسەری گونجاوی بۆ بدرێت. بە درێژایی چەند ساڵی ڕابردوو هێندەی ئێستا قەیران و کێشە و گیر و گرفت بەرەو کێرەمی کوردستانی نەگرتووەتەوە. بە جۆرێک ئەم گرفتانە ئاستەنگی زۆری لە بەردەم ژیانی ڕۆژانەی هاوڵاتیاندا دروست کردووە و زۆرێک لە لایەنە گرنگەکانی پەک خستووە. لە نێو ئەم گرفتانەشدا وەک چاودێرانی سیاسی دەڵێن ئەگەر ئۆپۆزیسیۆنێکی کارە لە ئارادا بواە دوور نەبوو ئێستا ناڕەزایی و خۆپیشاندانی بەرفراوانی هاوڵاتیانی بە دوای خۆیدا بێنایە. مەریوانە بڵا، کورسات نیوز، سلێمانی.